پێم خۆشە سەرەتا باسی چیرۆکی ژیانی خۆتم بۆ بکەی لە منداڵیەوە تاوەکو ئێستا چۆن هاتووە چۆن بوو چوویە پزیشکی هەڵبژار چۆن بۆ بابەتانە دەتانین بلێین دەتانم کورتی کەمەوە دەشتانم هەتا بەیانی باسکەم بنینێ بەڕاستی ئەو ماوەی کە لە قۆناغی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندی هیچ شەچی ناخۆشم نایەتەوە بیر ئەوەی بیری لێ دەکەمەوە هەمووی ئەرێنی بووە زۆر مەشغوڵ بووم لە منداڵی زۆر مەشغوڵ بووم حەزم لە زۆر شت بوو بەزمم خۆش بوو مەجلیسم گەرم بوو برادرم زۆر بوو لەبەرەوەی چی لەبەرەوەی هەبوو درمانم لۆ دەکرد یان منداڵ بووی نێشتاکە نەبوو بوو 10 ساڵ درمان وشتی وام دەکرد مەشغوڵم دەکردن لە چ فێری درمانی داکەم دەستی درمانی هەبوو ئیدی بە خۆشمان یانی ئەمە خوشکبرایەکان دەستی نووسین و یعنی حەزمان لە هونەرە بەگشتی لەوێنە چێشان زۆر باش بووم حەزم لە خوێندنەوە بوو حەزم لە نووسین بوو حەزم لە زۆر شت بوو هەتا گەیشتمە کۆلیژی پزیشکی وردە وردە ئەوانە نەمان هەموو ژیانم بووە خوێندنەوە زانستی پزیشکی طبعا سەرەتا ینی هەوڵمدا هەندێک ئەوانێک حەزم لێ مەسەلەن درمانە وێنە چێشانە نووسینە بزن دەکرا دەری نەدەینا چکە کە بڕیار دەی ببی بە پزیشک زەحمەتە و بەردەوام بی و سەرکەوتوو بی زۆر زەحمەتە زەحمەتیشە بڕیاردان لەوەی ببم بە پزیشک بڕیاری خۆم نەبوو بەڕاستی هەتا ئێستاش زۆربەی خەڵک ڕۆتینەکە ئاوالەیە لیستەکە پڕ دەکەیەوە پێدادەی لە بەرزەوە لە بەرزەکە چییە بەرزترین کۆلیژی پزیشکی دوای ئەو معماری و ئەندازیاری ئەوانە بوو بەڕاستی خۆم لە حەزم لە ئەندازیاری بوو زیاتر لەبەرەوەی یعنی دەستخەتم باش بوو وێنە چێشان باش بووم یعنی هەند ئەو شتانم تێدا بوو لەو مادانش ینی لە بەلای منەوە چوبامە کۆلیژە کاخێنی پێویست نەبایە زۆر خەریکی شتکە بم بەس ئیدی کە طبعا خۆمان پڕمان نەدەکردەوە جاران بابم دانیشت لە خۆی پڕی کردەوە ئەمنیش طبعا کە لە کۆلیژی پزیشکی وەرگیرام ئیدی نالێم توش بووم بەس ئیدی خانەوە دەکەت پێیان خۆش بوو کە لەو بەشە وەرگیرەی بابم بە تایبەت زۆری پێخۆش بوو لەبەرچی گوتی کچم ئەمە لە زروفە چین هەر ماڵک پێویستی بە دکتۆرە هەموو ماڵک پێویستی پێەیە طبعا ئێستاکەم زۆر ئەو قسەیەی بابم بەدڵە یعنی ئێستاش خزم و کەسوکار هەنا ئەوانەی کە مەسەلەن دەلێ حەزم لێ نییە دەرزەی ئەوەندەشم دەرهێنای دەلێم هەموو کەسێک ئەو دەرزەی پێ دەرنایە هەموو کەسێک ئەو توانایی نییە ئەوەندە بەخین و ئەوەندە لەبەرکاو ئەوەندە قوربانی بدا ینی بەڕاستی خەڵک وا تەمەشا ناکە خەڵک تەمەشای دکتۆر دەکا وەکو قەسابک دەلێ قۆڵ بڕا ینی هەر لەبەر ئەسبابی مادی زیاتر بەس ئەمن بەڕاستی وا تەمەشای دەکەم پزیشک قوربانی دەدا کە دەبتا کە بڕیار دەدا ببتە پزیشک ئەوە قوربانیدایە لۆ چکە ژیانی خۆی لەبیر دەکا ژیانی ماڵ و منداڵ و کەس و خزم و یانی دەبینی ڕەفیقەکانت هەموو دەڕۆن دەگەڕێن و پیاسەی دەکەن توش دانیشتێتە بەیانێر خەریکی خوێندن و ینی لە 24 سعات 20 سعاتت خوێندنە باوەڕکە زەحمەتە زۆر بەڕاستی